پارکە حرەسی نییە، هینی نییە، سەرپەرشتیاری نییە، هیچ حرەسێکی نییە. ئیتر کە شوێنیش حرەسی نەبوو، ماڵ بوو، پارک بوو، ئیتر هەر وێرانە بێ. ئەوەیە ئیتر هەتا کورسێ چیمەتۆکانیشان هەموو پاڵ پێوە ناوە، نیوەی هەر شکاوە. زەلام کە لەسەری دانیشە و ئیسراحەتێکا کورسەکانشان شکانووە. ئیتر حیلی نییە، نە ئاسنی ما، نە شوێنی ما، هەمویان وێران کردووە، خان و هەمووی تەقیوە. وەڵی خەڵکێتە ناوی ئەیشکێنێ و نە گڵۆپی ما، نە کورسی ما، نە خانووی ما، هیچی نەما، هەمووی تێک و پێکشکاوە و حرەسی نییە. وەڵی قوربانجا خۆ شارەوانی خۆی ئاگاداری وەزعەکەیە، خۆی شارەوانی حرەس و شت لە شارەوانیەوە دەرەچێ، هیچی نییە. ئارە وەڵا وەڵاوە سێ ساڵ 4 ساڵە بێ. پارکی سەیسایە پێشتر وان نەبوو. ئەم پارکە بەڵێ هیچ پرۆژەیەکی وایتیانە بوو. ئەم پارکە کە سەوای لاتووە بێخاوەنیە، بێخاوەنیە، لەبەرەوەی هیچ حرەسێکی نییە، هیچ کەسێکی نییە کە لێ پرسێتەوە. ئەم پارکە لە خانوویەوە، لە یاریەوە، لە حەوزیەوە، لە هەموو شتێکی و وێرانە، هەتا ئەو پەڕی کارەبا و بەلەعە و پرۆژە و هەموو شتێکی. لە داواکەین خزمەتگوزاری زیاتر بێ و بێتە دانیشتن و حەسانەوەی خەڵکی سەیساوە. پێشووتر باش بوو، بەزەوە باشە نەبوو کە خەڵکی ئیسراحەتی تیاکە. پێشووتر ئەمە هۆدەکانە کە سوتاون، ئەمە یاریەکانە کە بەم شێوەیە، ئەوە خلیسکێنی مناڵە لەویا کە ئاگریان پێوە ناوە سوتانویانە. ئەمە بەڕاستی شوێنێ بوو، شوێنی ئیسراحەتی خەڵک بوو کە بەزی شوێنێکی وایتیانەماوە کە خەڵکی ئیسراحەتی تیا بکات. داواکارین لە حکومەت کە ئاوڕێکی لێ بداتەوە بۆمان چاک بکات. لە ڕاستیدا پارکەکە وەک باسمان کرد پێشتر بۆ هاوڵاتی دەرچووە بڵێن بە شێوەی مساتەحە بووە، بەڵام لەم دوای ئێمە لێتان ناشانم بە حکمی بەهۆی نەبوونی باخەوانی زۆر تەنها باخەوانەکەمان بە ڕۆژە باخەوانی باخچەکانن. یعنی ئێمە بە ڕۆژە باخچە پارکی گشتی سێ سادقە لە دوای ئەوەی لە ڕێی دادگاوە کەیسەکە یەکلایە بووە، ئێمە 2 باخەوانمان بۆ دانابوو بە ڕۆژە، بەڵام خۆتان نەزانن بە شەوە ئێمە باخەوانمان کەمە، ناتوانین بە شەویشە بۆ باخچەکانمان باخەوان دابین بکەین و حرەز دابین بکەین. لەبەرەوە زۆرجار ئەو حاڵەتانی کە ڕوو دەدات بە شەوە ڕوو دەدات. حاڵەتی بەڵێ پارکەکە پارکێکی گەورەیە 26 دوانمە، بە تەنها بە شارەوانی بەڕێوە ناچێت. لەبەرەوە پێشتر وەکو پاسمان کرد دراوە بە مساتەحە و کێشەکە یەکلایی بۆ تۆ ئێستا بە شێوە بەکرێدان داوامانە. هەر ئەو کەسێک کە ئیشەکەی بۆ دەرچووە سەوزکردنەکەش لە ئەستوی خۆیەتی.